ڕێگای هاتوچۆی بیسگوند ئاستەنگی بۆ دروست دەبێت بەهۆی مەترسی داڕوخانی پردێک. ئەمە پردی قەرەچەمە لە ناحەی باوەنووری سەر بە قەزای کەلار. پردەکە ساڵانێکی زۆرە لەسەر ڕووباری سیروان دروست کراوە بۆ گواستنەوەی چەولمی غەسالەکانی سەر ڕووبارەکە. لەگەڵەوەشدا گوندنشینان بۆ هاتوچۆکردن سوودیان لێوەرگرتووە، بەڵام نۆژەن نەکردنەوەی وای کردووە پردەکە مەترسی هەرەسێنانی هەبێت. وەڵایان پردە نەبێ لە مەیانە بڕۆین و جادەی مەیانیش هیچ بە عەمەل نایە. بارە وڵات ترسیەیە ماوەی تر بۆ هەیە داڕوخێونە ئەو جەرمودە داڕوخێ و تر ڕێگە نامێنێ بپەڕێنە. وڵی ئێستا لێرە خۆی نووسیاوە مەتیزدار قەدەغەیە بە هەموو شێوەیە، چکەمە هیچ گرنگتێکی نەماوە لە ڕاستیە تقریبان بۆ 9 ساڵە دروست کراوە. بەڕاستی خەڵکی ئەم لادیانش هەمویان لەم پردەوە هاتوچۆکەن، ئەگەر ئەم پردە نەمێنێ ئێمە یەبڕین لە مەیدان هاتوچۆکەین. خەڵکەیە ڕوا بۆ سەفرە، خەڵکەیە لەو بەرە حیوانداری هەیە، خەڵکی باوەنوورە کۆمەڵ، ینی ئەم بەڕاستی ئەم پردە کۆمەڵە پێداویستی ئەمەی باشە بۆ ئێمە، پێداویستی ئەمەی هین کردەیە. بەڵام ئیسا ئەگەر ئەم پردە نەمێنێ یەک جاران و گوکۆن وەیم کەنەوە چوو بوشتۆکەن ئەوبەرەوە ناکرێ بۆمان ئێمەژە قەدیمی جاران بگەڕێنەوە. خاوەنی یەکێک لەو غەسالانەی کە پردەکەی دروست کردووە دەڵێت کارگەکانی ئێمە ماوەی 2 ساڵە داخراوە و بەو هۆیشەوە کەس خۆی بە ساحێبی پردەکە نازانێت بۆ چاکردنەوەی. ئێستاش بۆ ئەوەی نەڕوخێت ئێمە دای دەخەین. پردە ئێمە حکوومەتمان ئاگادار کردووەتەوە، دانیشتوانی سنوورەکەمان ئاگادار کردووە، ئەنجومەنەکان ریسپیان وتمانەکەم پردا لە مەترسیە ئەو پردیشە ئێمە پردێکە خۆمان بۆ بەرژەوەندی خۆمان کردمانە بۆ کارگەکە. بەڵام نزیکەی 20 دێ بۆ 25 دێ بەسەر هاتوچۆکە ڕۆژانە بە هەموو پێداویستەکانە گەنمە جوۆیە بلۆکە چەوە لمە هەموو ئیشەکانیان بەتایبەتەن فەسەڵشا خۆتان بازان بیناتانە گەنمە زۆر هاتوچۆی کردوانە لێەوە. ئیتیمەشمان کاگەم پردە لە مەترسیایە تێکەڵەیەک زۆر لەبەرەوە ئێمە 2 ساڵە بە بڕیای ئیدارەی گەرمیان بە بۆ هۆی داخستنی کارگەکانەوە بیکەی بە کەسارە هیچ ڕۆژنکردنەوەکمان نەکردووە. نەمانی هاتوچۆکردن لەسەر پردەکە کێشەی گەورەی بەردەم گوندنشینان و ئاژەڵدارەکانە. ئەگەر لێرەوە هاتوچۆ نەکەن بۆ گەیشتنیان بە ناوەندی شارەکان 2 سەعات کاتی زیاتریان پێویستە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.